بەڵێ ئیمان ئەمڕۆ لێژنە تایبەتەکەی سەرۆکاتی هەرێمی کوردستان کە مستەفای سەید قادر جێگەی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکاتی دەکات بە فەرمی یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا لەگەڵ دەستگا هەڵبژاردنەکانی حیزبەکان ئەو حیزبانەی کە خاوەنی کورسین لە پەرلەمانی کوردستان ینی بەپێی ئەو زانانەی کە لە سەرچاوێکی ناو کۆبوونەوەکە دەستمان کەوتووە سەرەتا هەرزوو بە دەستگا هەڵبژاردنەکانی حیزبەکان ڕاگەاندراوە کە هەوڵ بدرێ قسە بۆ میدیاکان نەکرێت تا ئەو کاتەی دەگەنە ڕێکەوتن لە بەرەوەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ کۆبوونەوەکی ڕایشکاری نزیککردنەوەی لایەنەکان بۆ لە یەکتری ینی لەسەر چەند خاڵێک گەیشتونەتە ڕێککەوتن نزیک بوونەوە بۆ نمونە یەکێک لەو خاڵانە ئامادەکردنی لیستێکی تۆماری ینی پاچی تۆماری دەنگدەران ئەمە خاڵێکە کە هەموو لایەنەکان لەسەر کۆک بوون ئایا ئەو لیستەی کە هەڵبژاردننی عراقی پێنجامدرا بکرێتە بنەما یاخود ئەوەتە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دوای کاراکردنەوەی لیستێکی پاک لە تۆماری دەنگدەران ئامادە بکات ئەمە کێشەیان لەسەر ئەم بابەتە نەبووە لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن بۆچونێکی تاڕادەیەک هاوبەش هەبووە کە ئەم پێکهاتەی ئێستا هەیە کە نوێنەرەتی حیزبەکان دەکات ئەنجومەنی کۆمیسیاران وەکو خۆی کارا بکرێتەوە لە مەشدا گرفتەوە هەرچەندە بەشێک لە لایەنە سیاسەکان بەتابەت ئەو لایەنە سیاسانەی کە لە ڕووی قەبارەوە خاوەنی کورسی کەمترن خاوەنی یەک کورسی لە پەرلەمان ئەوان بۆچینەوە کە دەبێت نوێنەری ئەوانش لە کۆمیسیۆندا هەبێت ئەمەش خاڵێک بووە لەکتری نزیکبوونەوە هەبووە لە ناو کۆبوونەوەکەدا بەڵام لە مەسەلەی سیستەمی هەڵبژاردن ئاخۆ بکرێتە فرەبازنە یاخود بازنەیی بمێنێتەوە بۆچوونەکان وەکو خۆیان مابوون پارتی شوعی سۆشیالیست پارتی کرێکانە ڕۆزدەران لەگەڵ ئەوەدا بوون کە بەیەک بازنەی بمێنێتەوە خۆی و ئەمە لە دوای هەڵبژاردنەکان کە لە خولی نوێی پەرلەمانی کوردستاندا قسە لەسەر ئەم بابەتە بکرێتە فرەبازنە لە بەرامبەردا یەکێتی نیشتمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری لەسەرەوە بوون کە بکرێتە چوار بازنە و قسەیەکەیە کە لە ناو کۆبوونەوەکەدا یەکێتی نیشتمانی کوردستان ئاماژەی بۆ کردە کە ئەوان لاریان نییە ئەگەر بێت و بکرێتە سێ بازنش واتە هەڵەبجە لەسەر پارێزگای سلێمانی هەژمار بکرێت بۆ ئەمە گرفتان نییە و لە کۆبوونەوەکەدا ئاماژە بۆ کراوە کە لەسەر ئەم پرسە پێویستە لایەنەکان جۆرێک لە نزیکبوونەوە هەبێت واتە ئەو لایەنانەی کە داواکاریان هەیە هەردوو لا بێگومان داواکاری هەیە تۆزێک لە داواکاریەکانی خۆیان بێنە خوارەوە بۆی لە خاڵێکی هاوبەشدا یەک بگرنەوە واتە کۆبوونەوەکەی ئەمڕۆ تاڕادەیەک باش بووە لایەنەکانی لەیەکتر نزیک کردوێتەوە بەڵام بڕیاری لێ نەدراوە ئەمە هەڵگیراوە بۆ کۆبوونەوەکەی یەکشەممە یان دووشەممە کە ئەنجامە درێتەوە جارێکی دیکە اینجا لەوێ بڕیار بدرێت و بڕیارەکەش بۆ ڕایگشتی بخرێتەر و لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵا سەربەخۆ هەڵبژاردنەکانیش ئەمە پرسێکە کە چاوەڕە دەکرێت لایەنە سیاسەکان لەسەری ڕێککەون ئەمە لە کاتێدا کە یەکلا بۆتەوە یەکی مانج دێ ئەمساڵ هەڵبژاردن ناکرێت ئیمان لە بەرەوەی جێنی پلاسخار لە کۆبوونەوەکەی ڕۆژی پێنجشەممە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان ئاماژە بۆ کردووە کە ئەویش گەیشتە ئەو بڕوایە کە ناتوانرێت لەو ماوەیە کەمەدا هەڵبژاردن بکرێت لە بەرەوەی هەم یاساکە هەم وەر نەکرێتەوە و هەم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش کارانەکراتەوە بۆیە چاوەڕە دەکرێت بکرێنی بۆچوونێکەیە کە مانجی چوار ئەنجام بدرێت یاخود ئەوەتە دوا بخرێت بۆ یەک ساڵ بەڵام ئەمە یەکلا نەبووتەوە ئەم گفتوگویانەی کە دەستگای هەڵبژاردننی حیزبەکان لەگەڵ سەرۆکاتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت ڕەشنووسێک ئامادە دەکرێت ڕەشنووسەکە یەکی مانجی هەفت جارشکە پلاسخارد و سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسەکان بێگومان کۆ دەبنەوە بۆی بگەنە دوا بڕگار و ئەمڕۆ جگە لەم کۆبوونەوەی کە لەگەڵ سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەنجام درراوە کۆبوونەوەیکی دیکەشە بووە لەگەڵ UN و ئەوش سەرپەرشەوەتە ئەمڕۆ دوو کۆبوونەوە ئەنجام دراون هەم لە کۆبوونەوەیەکدا UN بەشدار بووە و لە کۆبوونەوەیەکدا تەنیا حیزبەکان بێگومان دەستگا هەڵبژاردننی حیزبەکان لەگەڵ جێگری سەرۆکی هەرێمی کوردستان کۆبوونەتەوە